گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە شارەکانی بۆکان و سەقز، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی کازیوە پەرویزنیا لە زیندانی ناوەندی ورمێ، سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر ڕێبوار مارابی، کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە کوردستان و ئێران و درێژەی گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرچالاکانی مەدەنی لە ئێران. درێژەی هەواڵەکان. دەست بەسەرکرانی سێ هاوڵاتی لە شارەکانی بۆکان و سەقز. بەپێی راپۆرتەکان، سێ هاوڵاتی لە شارەکانی بۆکان و سەقز لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی جەعفەر موختاری فەر، عەلی زوڵفی و مێهران بەهرامی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی کازیوە پەرویزنیا لە زیندانی ناوەندی ورمەی. بەپێی راپۆرتی گەیشتوو، کازیوە پەرویزنیا هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو ڕێکەوتی 22 جۆزەردانی 1450 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش ماوەیەک لێپرسینەوە لە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری ورمێ کراوە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی و هۆکاری دەست بەسەرکرانی زانیاریەک لە بەردەستانیە. سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر ڕێبوار مارابی. بەپێی راپۆرتی گەیشتوو، ڕێبوار مارابی هاوڵاتی خەڵکی شاری کامیاران لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە حکمی 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ناوبراو ڕێکەوتی 19 بە فرانباری 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵک تشت بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕێکەوتی 24 ڕەشەمەی هەمان ساڵ بە دانانی بارمتەی قورس تا کاتی بەڕێوەچوونی دادگای ڕژیم لەسەر ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ناوبراو لەلایەن دادگای انقلابی شاری تارانەوە بە سەرۆکایەتی محەممەد ڕەزا عەموزادە حکمی 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە کە بە پێی یاسای ئیسلامی 6 ساڵ لە حکومەکەی بە شێوەی تعزیری بەڕێوە دەچێت. کۆبوونەوەی خانشینکراوانی تامین اجتماعی لە کوردستان و ئێران. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی تامین اجتماعی لە شارەکانی کرماشان، تاران، ئەهواز، شوش و چەند شاری دیکەی ئێران تشت بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، ناڕازیان بە وتنەوەی دروش تشت بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرزکردنەوەی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان بوون. درێژەی گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرچالاکانی مەدەنی لە ئێران. بەپێی دوایین زانیاریەکان، لانی کەم 3 چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی مشکین شەهر و ئەردەبیل دەست بەسەر کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو 3 چالاکوانە بەناوەکانی سیامەک میرزایی، عەسکەر ئەکبەرزادە و عەلی واسقی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. شایانی باسە کە ڕێکخراوەکان و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت بە بەرزبوونەوەی بەرچاوی ڕێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی مەدەنی هۆشداری جددیان داوە و داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کردووە سەبارەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران هەڵوێستی بەکردەوەیان هەبێت.
کوژرانی لاوێکی تەمەن 19 ساڵی خەڵکی پارێزگای کرمان بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 6 پوشپەڕی 1450 هەتاوی لاوێکی تەمەن 19 ساڵی خەڵکی شارستانی بەردەسیر سەر بە پارێزگای کرمان بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستاوە. بە پێی دوایین زانیاریەکان ئەو هاوڵاتیە بەناوی ئەمیر محەممەد کازمی بە هۆکاری لەسەرەوەبوونی دەنگی گۆرانیەک لە کاتی محەڕەمدا لەلایەن هێزەکانی بەسیجی ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و گیانی لەدەستاوە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دەست بەسەرکرانی تاوانبار یان سزادانیان ڕاگەیاندنێک لەلایەن ناوەندە ئەمنیەکانی قەزای ڕژیمەوە بڵاو نەکراوەتەوە. گیان لەدەستانی بەندکراوێک لە زیندانی ناوەندی زاهێدان. بە پێی دوایین هەواڵەکان بەندکراوێک لە زیندانی ناوەندی زاهێدان بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی گیانی لەدەستاوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو شارومەندە بە ناوی داوود میر کە بۆ ماوەی تەنیا 3 ڕۆژ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا بوو سەرەڕای پێشنیاری پزیشکی زیندان بۆ ناردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی بەندیخانە لەلایەن بەرپرسانی ئەو زیندانەوە ڕێگری لێکراوە و بەهۆی خراپی دۆخی تەندروستی گیانی لەدەستاوە. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 7 پوشپەڕی 1450 هەتاوی خانشینکراوانی سەنعەتی فولادی ئەهواز دژ بە دابین نەکرانی بیمەی دەرمانی کۆبوونەوە. خانشینکراوانی بەشداربووی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان و هەروەها دابین نەکردنی بیمەی دەرمانی کارامە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی کۆبوونەوەکەدا خانشینکراوان بە بەڕێوەبردننی ڕێپێوانێک خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی بوو. گیان لەدەستان و برینداربوونی 19 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 19 کرێکار لە شارە جیاوازەکان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداوی کاربوون و 2 کرێکار گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی و کرێکارێکی دیکەی کوڵاندنی بیری ئاو لە شارەکانی مەشهەد و یەزد بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لەدەستاوە و کرێکارێکی دیکەش بریندار بووە. هەروەها 2 کرێکاری دیکەی تەمەن 35 و 21 ساڵی خەڵکی شاری کاشان بەهۆی بایەخنەدانی بەرپرسان بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کار بوون و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدا ڕەوانەی نەخۆشخانە کراون. هاوکات 14 کرێکاری دیکە لە ئیسفەهان بەهۆی هەڵدێرانی سرویسی هاتوچوو بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی شەهرزار ڕەوانە کراون. هێرشی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی بۆ سەرپێکەکانی ئەمریکا لە ناوچەکە. ڕۆژی ڕابردوو سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕایگەیاند کە 8 پێگەی ئەمریکا لە ناوچەکە بە ئامانجگیراون. سوپای پاسداران ئاماژێ بەوە کردووە کە بە چەندین درۆنی ئینتحاری و موشکی بالستیک هێرشی کردووەتە سەر بنکەکانی عەلەل سالمی کوێیت و ناوی پێنجەمی دەریایی لە کەناراوی سەلمانی بەحرەین. بە پێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون بە پێچەوانەی بەیاننامەکەی سوپای پاسدارانی ڕژیم چەندین ناوچەی مەدەنی لە بەحرەین بوون بە ئامانجی چەندین هێرشی درۆنی و موشکی و ئەمەش زیانێکی زۆری مادی بە شارومەندانی ئەو وڵاتە گەیاندووە. دو هەواڵمان سەبارەتە بە درێژەی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. بە پێی دوایین هەواڵەکان ئەرتەشی ئیسرائیل سەرەڕای واژۆکردنی ڕێکەوتنی ئاگربەست لەگەڵ لوبنان درێژە بە هێرشەکانی بۆ سەر باشووری لوبنان دەدات. بە پێی هەواڵی گەیشتوو لە ئەنجامی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر ئەبنیەی باشووری لوبنان چەندین ئەندامی حیزبوڵڵا کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. لە هەمان کاتدا ئیسرائیل ڕایگەیاندووە کە بە پێی ڕێکەوتنامەی ئاگربەست لەگەڵ دەوڵەتی لوبنان ئەرتەشی ئیسرائیل دەتوانێت لە ناوچە سنووریەکانی لوبنان بە مەبەستی پاراستنی خۆی بمێنێتەوە و جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە چەندین هێرشی ئاسمانی حیزبوڵڵای تێکشکاندووە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش و هەموو لایت.